هۆکارێکی تر سببێکی تر بۆی کە عیلاجی سستی و لێچوونەوەکەمان بکەین هۆگربوونی جەماعەتە. ئێمە زانیمان کە تاککەوتن سببێکە بۆ ئەوی کە وەکو مەڕێکی تەنهات لێبێ و گورگ پەلامارت بە ئەو کاتە شەیتان و نەفس و دنیا بەسەر تازاڵە بنەوە جگە لە تاغوتانی دەرەش. بۆیە پێویستە هۆگربوونمان بە جەماعەت و بە کۆمەڵکاریمانەوە پابند بین پێ و مادام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ الجەماعەت ڕەحمەة والفرقة عەذاب. ئەوەش فەرمودەیەکی صحیحە ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێ هێناوێتیەوە لە سلسلەی ئەحادیث صحیحە کە لە ئەسڵە ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لێبێ ڕێوایەتی کردو. ژینگەی ئینسانی مسلمان و شوێنی پەروەردەبوونی تایە کۆمەڵکاری مسلمانانێ. بۆیە ئەگەر هەستت بە سستی و لێچوونەوە کرد زوو خۆت بگەێنەرە کۆمەڵی مسلمانان لە مزگەوت و برایەتی و دۆستایەتیش لەگەڵ هەمویانە دروست کە قەت نڵێ ئەمەیان جەماعەتی فڵانەوە جەماعەتی فڵان. تۆ نەخۆشی پێویستیت بە دکتۆر هەیە، معقولە تۆ بڵێ وەڵا ناچم بۆ لای ئەم دکتۆرە عەرەبە، ناچم بۆ لای دکتۆرە کوردە، ناچم بۆ لای دکتۆر وەڵا شارە زووریە، ناچم بۆ لای دکتۆران کەرکووچیە. تۆ مەجبوری ڕاکەی بۆ لای ئەو دکتۆرانە. ئەوانە عیلاجەکەیان لەلایە، نەسیحەتێکی خێرت دەکەن، ئاەتێکت بۆ شەرحەکەن، زوهدێکت پیشانەدەن، قیامەتت بیرەخەنەوە. خۆت ببەستەرەوە بە ئەهلی مزگەوت.